باشە ئاگاداری خۆمان بین و دڵ و دەروونمان ئارام بکەینەوە وەروە دەستکەش لە دەستکەین و یعنی بۆ هەموو شوێنێک نەڕۆین ئەگەر شتێک زۆر پێویست نەبوو پێویست ناکاتەوە بڕۆی بۆی شتێکی لە ماڵەوە بە ئیسراحەت بکە ئەوە لە هەمووی باشترە بەڵام ئەم داخستنی هەموو شوێنێک بەم شتێکی باش نییە هەموو شوێنێک دابخرێت خۆ پاراستن باشترە لە چارەسەرکردن من خۆم ئاپارێزم وەرزش ئەەکەم خواردنێکی تەندروست ئەخۆم دڵنیات بکەن من ناترسم ڤایرۆسێکە وەکو هەڵامرتەکان واهەیە بڵاو بۆ توانێ لە وڵاتێکی وەکو ئەوروپا وەکو ئەڵمانیا بۆ نمونە 9 میلیۆن کەسی تیا ئەژی ئێستاش کۆنسەرتەکان بەردەوامن ئێڤێنتەکان بەردەوامن لێرە تکاتان لێەکە مەترسن بەڵام خۆتان پارێزن پێویستە لەسەر هەموومان خۆپاراستنمان هەبێ ئەو ڕێنمایانەی کە دکتۆر لۆمەی جێبەجێ کردیا وەک دەمامک دەستەوانە و زۆر نەگەڕان و شوێنەکانی گشتیەکانیش و دەستخۆشی لە حکومەتیش دەکەین بەداخستنی هەندێک شوێنەکان زۆر میهمە ئەنسانی کە ڕاضە دەکەن تووشی زۆر مشکیلا نابدن یعنی نەخۆشی و ڤایرۆس و ئەو تشتانە لێ دوور دەکەوێتن یعنی وەکی ئێستا کە ئەو کۆرۆنا هەیە ها یعنی جسمت ئەگە ساڵم بت و تەندروستیت باش بت چ ڤیرۆس چ ڤایرۆس تەسیری لێت ناکات بەڕاستی بەس دەبی ئاگادار بی دایمەن لە پاکی و خاوینی و ئەو تشتانە